ئەوجا هەر لەو مەطعەمەی کە باسم کرد وا دیارە ئێواران ئاهەنگی لێیە تاوەکو و جەوی گەشتیاریەکان خۆشتر بێت زۆر جواندیان نایە گیتارەکەم دیت لە دووڕە بەڕاستی زۆر هیلاک بووم یعنی تەسەورم نەدەکرد ئەوەندە بەرزاییە زۆر مانجی کردم ئەو جار وەکو باسم کرد لە بەرامبەروی چێشتخانەك هەیە زۆر جوانە ئێرە شوا دیارە ئێواران ئاهەنگی لێ دەجێڕن ئەوجا گیتاری زۆر جوان لێ و پێم خۆش بووەندە گیتارتان لە بۆ باش نیمە بەس پێشترێ دەمزانی بەس دەبیرم چووە دەمەوێت بچمە لای کاک فرسەت هەندێک دەربارەی چێشتخانەکەی قسەم لە بۆ بکاتن چێشتخانەکەی هێرۆکو باسم کرد زۆر جوانە و بەرامبەر ئاوەکەیە سڵاوت لێبێت کاک فرسەت زۆر سپاس دەکەم زۆر مەمنون هەمووشت باشە بخير بنا الحمد لله الحمدلله هەمووشت باش دەبی ئینشاءالله پێشەچی وەکو ستافی مەطعەم زێڕینا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین زۆر بەخێر بن سەرچاوە زۆر سپاس دەکەم زۆر مەمنونم چێشتخانەکەتان زۆر جوانە ئەو دیمەنە جوانە هەر قایبی لێولەی دابریشی تەماشای بکەیت زۆر سپاس لە بۆ توش پێم خۆش بزانم دوکانتان سەعات چەند دەکەنەوە هەتا چەند گەشتیار کۆڕی لێرە دەکاتن زۆر بەخێر بێن سەرچاوە مەطعەمی خۆتانە ئێمە لە خزمەتی هاوڵاتیانداین لە خزمەتی ئێوەداینە زۆر بەخێر بێن سەرچاوە بەنسبەت مەطعەمی ئێمە 24 ساعات کراوەیە 24 ساعات کراوەیە ئێمە وەکو ستافی مەطعەم زێڕینا لە خزمەت هاوڵاتیانی خۆشەویست داینە بە 24 ساعت بەڕاستی لە خزمەت هاوڵاتیانە ینی 24 ساعت مەطعەم کراوێتەوە زۆر خۆشە ئەوەشم دیرە لێ گۆتان شەوان ئاهەنگ و شتەیە جەوەکە خۆشتر دەبیتنەوە هەموو ئێوانە ناوێت میوزیک و شتەیە زۆر بەخێر بێن ئێمە وەکو مەطعەم ستافی مەطعەم زێڕینا ستافێکی موزیکمان هەیە لێرانە مامۆستای هونەرمەندن مامۆستای هونەرە جوانەکانن کاتێک کە میوان ڕوومان تێکا گەشتیار سەردانی ئێمەیەکە ئێمە بۆ جەو خۆشکردنی گەشتیاران بۆ دەخۆشکردنیان سەعاتێک مۆسیقیان بۆ لێ دەین ئاوازەکی خۆش لەگەڵ گۆرانی و هەڵپەرچەیە هیوادارین بۆ داهاتوو بێ ئینشاڵڵا ستافێک بێنەوە سەردانمان بکەن بەڵام ئەمڕۆ کە ستافەکەمان ئامادە نیە لێرانە لەبەرەوەی ڕۆژی فستیڤاڵی ڕواندوزە لە پرۆڤەدانا بە داوای لێبوونەوە زۆر بەخێر پێم خۆشە بچمە لای شێفەکەش زۆر بەخێر بێن سەرچاوە فەرمونە لە خزمەتدانە ئەی ماشەڵڵا ڕەنگوڕی لە دوو ڕاجۆوانە سەلامەت بێ یاخوا شێفەکەتە وەستا گۆران کاک وەستا وەستا کوی ئەحواڵت باشی سەلامەت بی یاخوا گۆتیان کەبابەکەت زۆر خۆشە وەڵڵا دەزانم مەهنەکەی چییە بەخۆی کەباب شەرت زانینە لە گۆشتەکەی دەبی گۆشتەکەی باش بێ بە حکم منش قەسابم تقریبا 15 سال قەسابی کردەوە تقریبا 7 سال 6 سال شەوەستای کەبابیمە زۆر باشە هاتمە خۆستایەکی باش کەبابی خۆش بخۆم ئەخەر تۆ لێ مەتعدەکەی دەبی ئەمش ڕای خۆمی لەسەر بدا ئەی وەڵڵی دە باشە بەس پێم برێت چ گۆشتێکی لە بۆ بەکاردێنی ئەمە گۆشتی بەرخێکەکەی دەکەی گۆشتی گۆرێک گۆشتی بەرخ و گۆلگی ئەوجام لە جێیەک کەش کەباب خوارد گۆشتی بەرخ و گۆلچیان دەکردێ زۆر خۆش بوو بزانم چی کە هەیە لە مەطعەمەکەتان خواردنی دیکە گۆشتە و جەرگە و سینگی مریشکە و مەشویات هەیە قۆزی هەیە هەوەیە بەرنامێک باشمانەیە ئینشاڵڵا بەرخی کامل داین لە تەندوری دادەنێن تەندورێکە ئازرە بەسەشتا بەرخەکە نەهات وڵای شانسم نەبوو ئەوڕنە گۆرانی هەبوو نە بەرخ لە ناو فڕنی بوو زارشکە کەبابەکە دەکەن بەدرێنە و زارشکە ئینشاڵڵا ئەدی گۆشتەکەتان ڕۆژانەیەوە نییە گۆشتەکەمان هەموو فرێشە لێک کەبابەکەت خۆشە ئەوە تەماشەوە گۆشتەکە مۆری قەسابخانەی پێوێ ڕۆژانە گۆشت بە فرێشی دێن لە ئێرانە لە کەنجەوە خەریکی دەبی مەسەلەن بە چەندی ئەو هەموو شیشە ئامادە دەکەی خلاص نابێت تا ئێوارەیشە ئەوەکە دەی لەشتان ساغبی ئینشاڵڵا چ ڕۆژێک مەسەلەن گەشتیار زۆر سەردانی ئێرە دەکا سەرتان زۆر قەرەبالغا لە چارشەمانە تا شەموان زۆر قەرەباڵغا یەکشەمە ئەدی جومان
جمعان هەرزۆر قەرەباڵمان مەسەلەن لە چارشەمانە تا یەکشەمان قەڵەباڵغی هەیە دووشەم سێشەمان هۆتێل لێ یان هۆتێل خەریک ببینێتەوە هەموو شتێکی لێ جایزە لە چاو گەشتیارەکان تریش لە هەموو شوێنێک هەرزانترە یعنی نرخشیان هەرزانترە نفسی کەباوە لێرە بە 10,000 مقابلات دەگەدا سوبی دەگەدا کامل زەیتون و تورشی دەگەدا نەفەر بە 6 بە 10,000 دووشش بەدەی بەرێ وڵی هەرزانجە ماشەڵڵا شیشەکەشی گەورەیە سەدانیا دەستی بە بەرەکەتە سەلامەت بیخوا بەرەکەت بخاتە ڕستی هەموو لایەک ئینشاءالله دەچم دادەنیشم چاوەڕێ کەباب بەخۆشەکەی تو دەکەم دەباس دەستەکان خۆشبی چاوەکان خۆش بیتن یاخوا دەمەوێ کەبابەتی خۆش بخۆ کاک فرسەت دعوەتیمانە ئینشاءالله لە خزمەت داینا سەلامەت گەلێک مەمنوونم کەن بڕیار لەسەر خواردنەکان بدەن بزانن چۆن زۆر مەمنونم دەستەکان خۆش بیتن باوتم جێکی خۆش ببین مۆلۆخۆجە هەر لەوێ دادەنیشم زۆر خۆشە جێەکە و نانی نیوەڕۆ دەخۆم بێ هەمولایەک ناخۆش ئەوە شتەکانیشم سەبر لە بۆ دێتن نانەکی نڕوانەی خۆش بخۆم دەستەکان خۆش بیتن یا ڕەبی سوپەچی خۆش هەتاها ئیشتیهامان ببتەوە ئەی دەستان خۆش بیتن قەبیلاتەکی جوان دەستەکانتان خۆش بیتن دەستەکان خۆش بی ئەی وەڵڵا دەستەکانتان خۆش بیتن زۆر سوپاس سفرەشی زۆر جوان شەرمەزارت کردم زۆر مەمنونم سەلامەت بی یاخۆ دەستەکانتان خۆش بیتن زۆر مەمنون ئەجەبا تام بکەم بێ هەموو لایەک ناخۆش لە چەوە دەست پێ بکەم خوا ئەوەی دەمبینی گەردەنم ئازاد بکاتن ئەو برادرە شێفەکە زۆر مەتحی کەبابەکەی خۆی کرد وابزانم کەبابەکەی لەکجێیە ئیشەڵڵای چەند جوان برژایەت خوا هەموو شتیان بە تەرتیبات دانایە یاخۆ دەستان خۆش بی چکەتێکەمان دەکەلەمی شتێ بکەم پارۆکی خۆش بکەم بەخۆشی بخۆین بەخۆشی قسەی بکەین بەجددی زۆر خۆشە زۆر بەتامە بەجددی دەستی چاویان خۆش بیتن زۆر سوپاسیان دەکەم سلێتی زۆر جوانیان لە بۆم دانا نانەکەی دەخۆم بەردەوام دەبم بێ هەموو لایەک ناخۆش لەگەڵ جەماعەت خواردنەکەمان تەواو کرد بەڕاستی زۆر بەتام بووم زۆر مەها میوانداریان کردین دەستەکانیان خۆش بیتن پێم خۆشە بچمە لای شێفەکە سوپاسی بکەم ئێوەش لەگەڵم وەرن زۆر سوپاس لە بۆ خواردنگەی زێڕینە خواردنێکی زۆر جوانیان لە بۆم ئامادە کرد زۆر بە جوانی میوان بەڕێ دەکەن
زۆر بەگەرم گوڕی بە خێراتنی گەشتیاریەکان دەکات لەولاوە با بچمە لای و سوپاسی بکەم. کاک فرسەت دەستەکان خۆش بیتن زۆر زۆر سوپاستان دەکەم لە بۆ میوانداریە جوانە. زۆر بەخێر بێن عافێتان بێ ماڵی خۆتانە گازنی خۆتانە هەر کاتێک بێنمە لە خزمەتدانە. بەڕاستی خواردنگەی زێڕینە ناوەخی بەخۆیە. زۆر بەخێر خواردنەکانیشتان زۆر بەتان بووە هەنی مجاملەی نایە ڕاتان لێبووە؟ بەزوی زۆر ڕام لێبووە. زۆر بەخێر بێن سپاس دەکەین. سەیدیار سەلامی هەبوو بەخۆی مەوجود نەبوو پێڕاگەاندم. سلام زۆر بەخێر بێن سەرچاوە. زۆر بەخێر بێن عافێتان بێ بەخێر بێن سەرچاوە. دووبارە سپاس مەمنون. دەستەکان خۆش